ئەسیسانم سڵاوتان لەبێت یەکێتی ئافرەتانی کوردستان مێژوێکی پرسەروەری هەیە لە پێگەیاندنی ئافرەتانی بەتوانە و شارەزا بۆ خزمەتکردنی کۆمەڵگا لە سەرجەم بوارەکانی سیاسی ئابووری کۆمەڵاتی 68 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر دامەزراندنی ڕێکخراوی ئافرەتاندا. باس لە ڕۆڵی ڕێکخراوی ئافرەتانی کوردستان دەکەم بە میوانداری یادگار مەحموود بەرپرسی ئەنجومەنی سلێمانی ڕێکخراوی یەکێتی ئافرەتان. یادگارخان بەخێر بێت. زۆر سپاس. سەرەتا پیرۆزبایی لە بەڕێستان دەکەم بە بۆنەی 68 سەمین ساڵیادی دامەزرانی ڕێکخراوەکەتان. هیوە ئەخوازم ڕێکخراوەکەتان پڕخزمەت بێت بۆ ئافرەتانی کوردستان. زۆر سپاس. لە بەڕێزیشی پیرۆز بێ بە حکمی ئەوەی کە بەڕێزیشان ئافرەتن و پیرۆزبایی لە سەرجەم هەموو ئافرەتانی کوردستان دەکەم. یادگارخان پێش 68 ساڵ پێش ئێستا کاتێک بارزانی نەمر ئەم ڕێکخراوەی دامەزران ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان هەمیشە هەوڵی داوە بۆ بەدەسێنانی مافەڕەوەکانی ئافرەتان؟ بەدڵنیاییەوە لەبەرەوەی کە ئێمە ئەگەر بگەڕێنەوانێ بۆ ساڵی دامەزراندنی ئەم ڕێکخراوە کە ساڵی 1952 ئەگەر ئێمە سەیری ئەو ساڵە بکەین 1952 ئەو کاتە دەبینین کە کوردستان بەعام ئەم ناوچەیە لە چه ئاستێکدا بووە. ئەو ئاسەش بێگومان بەراورد ناکرێت بەم ڕۆکە سەدەی 21 کە ساڵی 2020 مانای ئێوەیە کە بارزانی نەمر لەو کاتەشە درکی کردووە بە دوو خاڵی زۆر گرنگ. یەکێک لەوانە بەهێزکردنی پرۆسەی دیموکراسی ئەمە بنابەردێکی بناغەیە بۆ گەیشتن بەو ئامانجە بەرزە. بۆچی ئەمە بناغەیەکی پتەوە بۆ پرۆسەی دیموکراسی لەمە کۆمەڵگایە لەو سەردەمە و لەو زەمانەیە لەبەرەوەی کە لە هەر کۆمەڵگایەک ئەگەر هەر چینێک یا هەر توێژێک و بەتایبەتی ئەگەر ئافرەتی تێدا بچەوسێتەوانە هەرگیز ناتوانرێت ئاماژە بەو سیستێمە بیرێت کە ئەمە سیستێمێکی دیموکراسیە. و دوای ئەوەش مافی مرۆڤ مافی تاکەکان یا چۆنەڵێ پۆلێنکردنی کۆمەڵگا و دابەشکردنیان بەسەر چه ڕێگەزایە چێ بەسەر چین و توێژە بێگومان هەر یەکێک لەمانە ئەبێ لە کۆمەڵگاکەی خۆیە هێنی هەبێت یعنی هەست بەوە بکە کە ئەم وەکو چینێک یا وەکو توێژێک یان وەکو ڕێگەزێک شکۆی پارێزراوە و مافەکانیشی فراهەم کردووە بە مسۆگەر کردووە. لە ئەگەر دیموکراسیەت نەبێت بێگومان دەبینین و بینیشمانە کە چەوسانەوە ئەبێ ئیتر ئایا چەوسانەوەی نەتەوەیی بێ یا ئایا چەوسانەوەی ڕێگەزی بێ یا چەوسانەوەی تیژێک یا گروپێکی کەمێک جیاواز بێ لە کۆمەڵگایە. من هەمیشە ئەڵێم ئافراد وەکو ئەو کەمە نەتەواییانە وان کە زۆر بە زۆرە ملێ وایان لێکراوە کە لەگەڵ میلەتێکی ترا بژین و ئەو میلەتەی تر سەردەست ئەبێ ئەو میلەتی سەردەست هیچ کاتێک ئامادە نییە بەوەی کە مافی بڵێن کەمە نەتەوایەتێکەیە پێی بە. ئافرەتیش دەتوان بڵم نەک تەنها لە کۆمەڵگای کوردەواریە یان لەم ناوچەیە کە ڕۆژهەڵاتی ناوینێ تێدا ئەژین بە گشتی لە جیهانە ئەو پێگەی کە ئافرەتەتی ئەو مافانەی کە ئافرەتەتی بەراورد ناکرێت بۆ مافانەوە بۆ پێگەی کە پیاوهەیەی مانایەوەی کە ئافرەت ئێمە توانین پۆلێنی بکەین بە کەمەنەتەوایەتێک کە لەم جیهانەیە ئەژی لە 100% نەیتوانیوە مافەکانی خۆی بەدەستبێنە چێ مافە مەدەنیەکانی چه مافە سیاسیەکانیش. بۆیە زۆر گرنگە سەر ئەو ساڵی کە بەڕێز کە نمر بەرزانی نەمر درکی بە زەڕۆریەتی بوونی ڕێکخراوێکی وەکو ڕێکخراوی یەکێتی ئافرەتانی کوردستاندا و هاوکار بوو و پشتیوان بوو بۆ بوونی ئەمە ڕێکخراوە لەناو ئەم کۆمەڵگایە و لەو بەتایبەتی لەو سەردەمەیە. بەڵێ یادگارخانیەکێتی ئافرەتان هەتاوەکو ئێستا 68 ساڵ بەسەریدا تێدەپەڕێت. چەندەها خزمەتی کردووە ئەو خزمەتەی کە کردوێتی لە ئاست طموحی ئێوەدا بووە یاخود دەتانەوێت زیاتر بێت ساڵ بە ساڵ زیاتری بێت؟ بەتاکیت هەر ڕێکخراوێک کە دروستە بێ ئامانجێکی تایبەتی دەبێت.
بۆ ئامانجەکانیشی بێگومان هەرچی زووتر و باشتر و زیاتر بەدەستی بهێنێ ئەوە ئەبێتە مایەی خۆشحاڵی. بەڵام بەڵێ وەکو ڕێکخراوی ئافرەتان دەستکەوتی زۆری هەبووە، بەڵام هەروەکو بەڕێستانە ئاماژەتان پێدا بێگومان لە ئاستی تمۆحی ئێمەدا نییە. ئێمە ئاسنگ و بربەستی زۆرمان بۆ دروست ئەبێت لە کۆمەلگای بتایبەتی لە کۆمەلگای خۆمانە باز لە کۆمەلگای نێودەوڵەتی ناکەم. ئەم بربەستانەشن کە زیاتر وەکو هۆکاری دەرەکی بوونەتە ڕێگر لە گەیشتن بە ئامانجەکانمان. احتیمال هەیە کەسێک کە ئێستا کە ئەمان بینێ یا گوێی لێمانە بڵێ ئایا تمۆحەکانی ئێوە چین؟ تمۆحەکانی ئێمە ڕاستی زۆر سادەن، بەڵام لە هەمان کاتیشە گرنگن. بۆچی با لە پێشە لەوە دەست پێ بکەین بۆ تمۆحەکانی ئێمە یا ئامانجی ئێمە گرنگن. ئەوکو هەر سەرەتا کە ئاماژەم پێەیە لە هەر کۆمەلگایەکە ئەگەر چینێک یا توێژە یا ڕەگەزێک بچەوسێنرێتەوانێ و نگا بە تەواوی مافەکانی خۆی تۆ ناتوانانی باس لە دیموکراسی بکەیت. دیموکراسیش ئەو ئەتوانم بڵێم ئەو بەهشتەیە کە مرۆڤ داهێناوە لە پێناوە پاراستنی شکۆی خۆی، لە پێناوە خۆشگوزەرانی و لە پێناو ئاشتی و ئەمنی خۆیدا. ئێ باشە چما لە کۆمەلگایەکە کە ئەوە زەڕۆریەت بێ بۆ بەردەوامیدان و مانەوە بوون، بەڵام لە هەمان کاتە لەو کۆمەلگایەیە تۆ بتەوێت بە چۆنەڵێ سەرکوتکردنی ڕەگەزێک یا چینێک تۆ بڵێ من ئەگەم بە هەموو ئەو ئامانجەیەکە لە پرەنسیپی بە دیموکراسیە و لە ناو دیموکراسیەتە تۆ ئەم شتانە دەستەبەر ئەەکەی کە ئەوەت نەبوو مانای ئەوەیە سیارەیەکت پێ بێ کە تەنها سێتایی لە ژێرا بێ. ئاستەنگی دوو هەمیش ئەتوانم بڵێم ئەبێ ئێمە هەڵبگەڕێنەوە سەر خۆمان وەکو ڕێکخراوەکان وەکو هۆکارە ناوەکیەکان. ئەویش ئەوەیە کە ئەم ڕێکخراوانە بەجددی لە ڕووی توانای مادیەوە ئێمە زۆر لاوازین بە ئاستەیە کە هیچ بودجەیەکت نییە. و دوو هەمینیشی ئاسەنگێکی تر ئەو توێژەیە یا ئەو ڕێگەزەیە کە ئێمە ئیشی لەسەر ئەەکەین کە ئافرەتانە. بەداخەوە ئەتوانم بڵێم هەتا ئێستا ئافرەتمان لەم کۆمەلگاییان نەگەشتۆ بەو ئاستی وشیاری کە تێبگا زەڕۆریەتی ڕێکخراوەکانی ئافرەتان چەندێکەوە بۆچیە. من تێدەگەم کە بۆ دوورە پارێزیەک هەیە لە ناو کۆمەلگاوە بتایبەتی لە تەرەفی ئافرەتانەوە بۆ نزیک بوونەوە لە ڕێکخراوەکانی ئافرەتان لەبەرەوەی کە ڕێکخراوی ئافرەتان بەگشتی حکمی ئەوەی کە ئەم کۆمەلگایە ئێمە کۆمەلگایەکی زیاتر ئەتوانم بڵێم نەریتین و دوای ئەوەش ئەتوانم بڵێم دیموکراسی لە ئاستی تاکە هێشتا پێی نەگەیشتووە، بەڵکو دیموکراسیت لە لای تاکی ئێمە زیاتر شتێکی ئەبستراکتە لە دوورەوە ئەمە بەستەن هاتەنها بەرپرسەکان بڵێن ئەگرێتەوانێ. بەڵام هێشتا بۆتە نەریت و چۆنەڵێ شتێکی باوی لێ نەهاتووە نەبۆتە بیزەبەت نەبۆتە کللتور و نەریت و دوای ئەوەش یا با بڵێ میکانیزمی بیرکردنەوەی تاک بۆ کە ئەمە نەبوو سێرەکەی ڕێکخراوی ئافرەتان لەم جۆرە کۆمەلگایانەیە هەمیشە دژایەتی ئەکرێت دژایەتێکی زۆر سەخت ئەکرێ بە تەیاری جیاواز لە ئاراستە و لە سەرچاوی جیاوازەوانێ. هەنێکان نەریت پەرستەکان چەند لە عینی کاتیش ڕاستی من ناتوانم بڵێم نەریت پەرستەکان چکۆمەمانە خۆیان ئەسڵان هیچ معلومە و معریفەیەکیان نییە لەسەر نەریت ئایا نەریت چییە. ئێمە ناتوانین بڵێن هەموو شتێک نەریتە. بۆچی ناتوانین بڵێن هەموو شتێک نەریتە لەبەرەوەی کە ئێمە هەنێ شتێکمان هەنێ مامەڵەمان هەیە، هەنێ ڕەفتارمان هەیە، هەنێ پارادایممان هەیە کە خراپن زیان ئەگەیانێت بە خۆشگوزەرانی مرۆڤەکان بە کۆمەلگا. بەس ئەمانە دەستی پێوە ئەگرن بۆ لەبەرەوەی کە ئەمە نەریتە هەشتێک کۆنبوو نەریت نییە. بەڵێ یادگارخان لەم ساڵانەی دواترا دەبینین لە کە سیاسەکانی کۆمەڵگەدا ڕێژەیەکی بەرچاوی خانمان ئافرەتان بەشداری دەکەن لە کای سیاسیدا بەشداری پێکردنی ئافرەتان لە کای سیاسەکاندا
بەت شێوەیەک هەڵدەسەنگێنیت ڕێژەیەکی باشە یاخود پێت باشە زیاتر ئافرەتان ڕۆڵیان هەبێت لەکای سیاسەکاندا؟ ئەگەر بە ڕووکەشانە سەیری بڵێن ئەو دیاردەیە بکەین یا ئەمەی کە ئێستا ئەم دەرگایە کراوە تاوانە ئەو دید و بۆچوونە لە چەمکی دیموکراسیەوانێک بڵێن کە بەشداری ئافرەتە لە پێگەی بڕیار و بەشداریکردن لە پرۆسەس سیاسیەکەیە بە ڕێژەی لە سەدا 30 یا لە سەدا 29 ئێمە پەرلەمانی کوردستان ئافرەتی تێدایە بە بەراورد بە هەندێک وڵات ڕاستیە لەوانەیە بش لە وڵاتە ئەوروپیەکان ئەگەر بە هەڵا نەچوو بم وابزانم ڕێژەی بەشداری ئافرەتان لە ئەڵمانیا کەمترێکە لەو ڕێژەیە کە ئافرەتی کورد لەم ئەزمونەیە بەشداری ئەکە کەواتە ئەڵێ خۆشبەختانە ینی جێگەی خۆشحاڵیە کە لە هەرێمی کوردستاندا ئافرەتان بۆ ڕێژەیە بەشداری کردووە لە سیاسەکاندا بەتەکید ئەمە چۆن ئەڵێ قەترەیەکە لە دەریایەک ئەم قەترە لە دەریایە ئەهەمیەتێکی ئێجگار گرنگێکی ئێجگار زۆری هەیە بۆ لەبەرەوەی کە وێنایەکی تری ئافرەت پیشان ئەیرێ ئیتر ئایا ئافرەتەکانمان کە لە پێگەی بڕیاران و لە پرۆسەس سیاسەکان چەندێک توانایان هەیە و چیان کردووە بۆ ئافرەت ئەمە باس و خواست و بابەتێکی هێترا بەڵام کە ڕووکەشانە سەیری ئەەکەی بێگومان نمونەیەک و سیگناڵێکی زۆر چاکە بۆ باگشتی تەواوی ئافرەتە چونکە ئەو کاتە ئافرەت وێنای خۆی لەو وێنایە نبینێت کە پیا و کە نەریت کە ئاین بۆی دروست کردووە یا بۆی داتاشیوە بەڵکو ئەتوانێت چەند سانتیمێک چەند مەترێک یعنی لە دەرەوەی ئەو وێناکردنە خۆی ببینێتەوانێ و بچێتەوە بەسەر وێناکردنی خۆی بچێتەوە سەر ناسنامە و سەر خودی خۆی ئایا ئەم کائینە چیە ئەوەیە کە پێیان وتووە یا ئەوەتە نا ئەم شتێکی ترە و لیان و بوون کردو ئەبێ خۆی دووبارە بدۆزێتەوانێ و پێناسە بکاتەوانێ. ئەدگار خانتە وەکو ئافرەتێک هەمووەک بەرپرسی ڕێکخراوێکی ئافرەتان تا چەند پێت باشە سیستمی کۆتا هەر بەردەوام بێت و جێبەجێ بکرێت بۆ هێنانە پێشەوەی ئافرەتان بۆ کە سیاسیەکان یاخود بۆ هەر کارێکی ترکە لە کۆمەڵگەدا بیکات لە هەمان کاتیشدا هەندێک لە ئافرەتان پێیان باشە کە سیستمی کۆتا نەمێنێت ئافرەتان خۆیان هەوڵ بدەن بۆ هاتنە پێشەوەیان بۆ لە کار سیاسیەکاندا. با واقعبین بین سەبارەت بە پرسیارەکەی بەڕێستان مانبوونی کۆتا یا لابردنی ئەم سیستمی کۆتا منیش پێم وایە ئەبێ ئافرەت وەکو پیاچوم ئێمە باسی یەکسانی ئەەکەین ئافرەتی ژۆک و پیا و بێگومان ئەبێت لەسەر ئاست و توانایی خۆی و هەوڵدانی خۆی بگا بەوەی کە ئەیەوێت ئیتر ئایا لە سیاسەتا بێ لە هەر شوێنێکی ترابێ بەس کێشەکە لەوەیە ئێمە با واقعبین بین ئێمە لە کۆمەلگایەکەین ئێسش ئافرەت وەکو کائینێکی بیرکەرەوە هین ناکرێت یعنی سیر ناکرێت و هەژمار ناکرێت تۆ سێری ئەوە ماکە مەسەن بۆ نمونە خۆم بخۆت ئێمە لێرە دانیشتوین و ڕێگەمان پەیراوە و ئازادیمان هەیە کە بۆمان هەبێ بینە بەر کامێرا و خەڵکیش بمان بینێ بەڵام ئێمە وەکو ڕێکخراوی ئافرەتان ئێمە واقعێکی تر ئەبینین ئێمە ئەزانین کە ئێساش ماڵ هەیە کە نایەڵێ کچەکەی بچێتە قوتابخانە من چوومەتە ماڵی وە 4-5 کچیانە هەبووە کچی زیرەک کچی زۆر چۆنەڵێ خاوەنی توانایەک هەبوون بەڵێ بەڵێ زۆر زیندوو هەتا یەکی ناوەندیان پێ خوێندووە و دەریان هێناوە لە قوتابخانە باشە تۆ لەم کۆمەڵگایە کە هێشتا ئەم دیاردەیە هەبێ کە بۆ بە دیاردە شکر بخوا تۆ چۆن چاوەڕێ ئەەکەی کە ئافرەتێک بۆ نمونە کە خۆی هەڵ ئەبژێرێ بۆ پەرلەمان ئەگەر سیستەمی کۆتان نەبێ پیاوەکان بەتایبێت یەتوان بڵێم ئافرەتیش ئافرەت خودی خۆی متمانە بە عەقڵ و بە سەلیقەی ئافرەت ناکە کە دەنگی باتێ جێگەشتی واڕ و ئاەت کە ئافرەت خۆی
ڕازینیا بێت کە ئافرەتێکی تر جۆرە کارێک بکاتیان بێتە بواری سیاسی لەبەرەوە هەتا ئێستا ئەتا لەم ئاستابین ئاستی وشیاریمان ئاستی تێگەیشتنمان بۆ ئافرەت چییە چۆن مامەڵەی لەگەڵ ئاکانەوە مامەڵەکردنەشەوەیە کە وەکو یەکسان وەکو مرۆڤێک کە خوا خەڵقی کردووە کە عەقڵ و هۆشی پێداوە نیوەی کۆمەڵە ئێمە هەتا بە زۆرینەی ڕەها نەگەین بۆ قەناعەتە و دوای ئەوەش لە دیموکراسی تێنەگەین و گرنگی بوونی ئەو ڕێکخراوانە تێنەگەین پێویستمان بە هینە بێت بەستەمی کۆتابێ بەداخەوە. بەڵێ هەندێک جار گلەی لە ئافرەتان دەکرێت کە خۆیان نایەنە پێشەوە بۆ مەجالەکانی کارکردن. ئێوە تا چەند لای خۆتانە هەوڵتانیەوە ئەو ڕێچکەیە بشکێنن لە لای ئافرەتان خۆیان هەوڵ بن بێنە دەرەوەی ماڵەکان کار بکەن بە دوای کارا بگەڕن لە نێو ماڵەکان و سوچی ماڵەکانیان نەمێنەوە. هەوڵدان وەکو وتم ئێمە چەند سوود لە چەند میکانیزمێک وەرئەگرین یا سوود لە چەند شتێکی تر حاڵەتی تر یا دیاردەی تر یا گۆڕانکاری لە کۆمەلگایە ئەمانە زیاتر چۆن دەڵێ ئەو میکانیزمن کە یا ئەو کەرەستەیەن کە بەدەست ئێمەوەیە کە کار بکەیتە سەر چۆنەتی بیرکردنەوەی ئافرەت کە ئافرەت ببێتە تاکێکی بزیێ و تاکێکی چۆنەڵی ئازا بەمانای ئەوەی کە متمانەی بەخۆی بێت چیدی نەترسێت ئەو خەون و خەیاڵی کە هەیەی بتوانێت هەوڵی بۆ بات و پێشی بگە. جا بۆیە ئێمە ئەو میکانیزمانی کە هەمانە بۆ نمونە بوونی ئافرەت لە کای سیاسەکەی ئەمە زۆر زۆر گرنگە. ئەمە سیگناڵێکی زۆر زۆر مهمە بۆ ئافرەت کە ئافرەتیش لە ماڵ بێتە دەر. تێکەڵ بە بازرگانی بێت، تێکەڵ بە هوەر بێ، تێکەڵ بە وەرزش ببێ، چون شوێنیان خاڵیە بەجددی بێجگە لە کایە سیاسیەکە ئیتر ئەوش نازانم حکمەتەکەی لەکوایە بۆ لە کایە سیاسەکەیە ئافرەت ئەبینین، بەڵام بە شێوەیەکی زۆر کەمتر بەداخەوە لە ئاستی بازرگانیە ئەبینین یا لە ئاستی هوەرە یا لە ئاستی وەرزشە ئەبینین. ئەوە کارەکەشی ئەتوانم بڵێم بۆ هەموو ئەو بوارانەی تر کەمی نەیان نەبوونی متمانەیە بە ئافرەت خۆی لەبەرکە ئەوە هێن کراوە ینی ئەو نەشکێنراوە ئاعتیبار بۆ بەرهەمی عەقڵ و ئەمانەی داننراوە بەس وردە شکور ئەتوانم بڵێم ئەمەش ئافرەتی دەزڕەنگینمان هەیە کە لە بواری هوەرە زۆر زۆر پێشکەوتووە، لە بواری ئەدەبە زۆر زۆر پێشکەوتووە بە هەماشیەوە بوارەکانی تر، بەڵام بەداخەوە بە ئاستی ئەوەی کە ئافرەت ببینین نۆکو لە کایە سیاسەکە هەیە بە حکمیەوەی کە با بڵێن کۆتاکە هەیە ئەو دەستگیریە نییە بۆ ئافرەتە لە کۆمەلگایە بە ئومێدی ئەوەی کە یان وەکو ئەرکێکی ئێمەش بتوانین هاوکاریان بین ڕێخۆشکەری زیاتر بین بۆ ئەو ئافرەتانە لە بوارەکانی تراچنەکەم کۆمەلگا بەس سیاست نییە، کۆمەلگا بەبێ هوەر بەبێ وەرزش بەبێ ئەدەب ئەتوانم بڵێم نیوە زیندووە کە دەست و بەرهەمی عەقڵی و بەشداری ئافرەت لەو کایانە کەم بێت یا غائب بێ شتێکی کۆمەلگایەکی ناتەواو و بێگومان ناسروشت و ئەتوانم بشڵم دواکەوت و بەرهەمدەێنێت. بەڵێ یادگارخان بە شێوەیەکی گشتی باسی بواری سیاسیمان کرد کە تا چەند ئافرەتیان ڕۆڵیان هەبوو لە کایە سیاسیەکاندا بە شێوەیەکی تایبەت باسی ئەوە بکەین ئۆرگانەکانی پارتی دیموکراتی کوردستان ئەو ڕێژە ئافرەتەی کە بوونیان هەیە لە حزبی پارتی دیموکراتی کوردستاندا تا چەند لەو ڕێژەیە ڕازیت پارتی دیموکراتی کوردستان تا چەند هەڵوێستی هەبووە بۆ ئەوەی کە هانی ئافرەتان بدات و دەستی ئافرەتان بگرن بۆ ئەوەی بێنە ناو کای سیاسیەوە. بەڕای من ئەگەر سەیری ڕۆڵی خودی کە ئێستا سەرۆکی هەرێمە بەڕێز کاکە نێچیروان بەرزانی ئەم بە شەخسی لەسەر مەلەفی ئافرەت
زۆر کاری کرد دەستکەوتی زۆر گەورەی بەدیهێنا ئێمە بێ هەڵبگەڕێنەوانێ سەر یاسای دژی تونند و تیژی بەرامبەر بە ژن و مەناڵ و لە ناو خێزاندا و دوای ئەوەش دانانی دادگایەکی تایبەت بۆ جێبەجێکردنی ئەو یاسای ئیشپێکردن بەو یاسایە کە جێگیری بەڕێزان جێگیری سۆرەکی پارتی دیموکراتی کوردستانە ئێمە لەوێەوە ئەتوانین بە بەڵگەوە بڵین کە پارتی دیموکراتی کوردستان چەند هاوکار بووە بۆ هاوکاریکردن و پشتیوانیکردنی ئافرەت بۆ هێنانە ناوەی ئافرەت چ لە ناو بۆ ناوە حیزب چ لە کایەکانی تریشە بۆ لەبەرەوەی کە هەر ناوی پارتی دیموکراتی کوردستان کە ئەڵێ دیموکرات مانای ئەوەیە کە لەو چەمکەوە پرۆسەی دیموکراسی دەیەوێت بەهێزتر کات و خێراتریش بکە هەر بۆیە لەم بە بۆنەی 68مین ساڵیادی دامەزراندنی ڕێکخراوەکەمانەوە چێ بەڕێز سەرۆک مەسعود بەرزانی پیرۆزبایی ئاراستەکردین و لەوێدا ئاماژە بەوە ئایا ئەڵێ ئێوە بڕۆن داوای مافی خۆتان بکەن ئێمە پشتیوانیتان ئەەکەین مانەوێت لە ئاستی حیزبە و لە ئاستی باڵای حیزبە چ لە ئاستی حکوومەتیشە ئەم پشتیوانیە هەیە بەڵام نیوەکەی تری ئەگەڕێتەوانێ سەر خودی ئافرەت خۆی ئایا ئافرەت خۆی چەندێک چالاکە بۆ بەدەستێنانی مافەکانی خۆی بڵێ یادگارخان ئێوە وەکو ڕێکخراوی ئافرەتانی کوردستان تا چەند هەوڵتانیاوە بارودۆخی ئافرەتان باشتر بکەن دەریان بێنن لە سوچی ماڵەوە چ پرۆژێکتان بەدەستەوەیە بۆ ئەوەی بارودۆخی ئافرەتانی هەرێمی کوردستان بەرەو باشتر بچێت ئێمە وەکو ڕێکخراویەکێتی ئافرەتانی کوردستان ڕاستی چەند استراتیجێکمانە هەیە دوانیان زۆر گرنگەنەوە وڵا هەمووی گرنگە لە ڕاستیەکەی ئێمە لە بواری وشاری و ڕۆشنبیری بەهێزکردنی وشاری ڕۆشنبیری ئافرەت ئامانجێکی سەرەکیمانە کاری لەسەرەکەین بۆ ئەوەی کە ئافرەت خۆی بگاتە ئاستێکی وشیاری کە خۆی بزانێ مافەکانی خۆی چییە. دوو لە پێنا و ئاسوودەی و بەختەوەری و تۆکمەیی خێزان چێکم خێزان ڕەگەزێک و ئەنسوڕێکی زۆر گرنگە بۆ کۆمەلگایەکی ساخڵم ئەگەر کۆمەلگا لە خێزانەکانی پەرتەوازە بن بێگومان کۆمەلگایەکی مشەوەش و کۆمەلگایەکی پەرتەوازە و هین دەرئەچێ لە ڕێگای ئەوەی کە بۆ نمونە پێش هاوسەرگیریکردن ئێمە هەوڵ دەدەین کە زانیاری بە هەردوو بڵێن ڕەگەز بین زانیاری لەسەر پەروەردەی منداڵ بدەین دوای ئەوەش ئێمە هاوکار و پشتیوانین ئەو ئافرەتانی کە مەوهیبەیەکیان هەیە کە ئەتوانن ئەوەی کە حەز و خولیا و مەوهیبەیانە بتوانن بیکەنە سەرچاوی ئابووری خۆیان مانەوێت کە ئێمە هاوکارەبین و مەبەستمانە کە لە بوارە ئابوووریەکە ئافرەتیش بتوانین ئەگەر سربەخۆی تەواو نەبێ نیمچە سربەخۆ بە دیسانەوانی هەر لە پێنا و ئەوەی کە ئەو وێنای ئافرەت لای خودی خۆی وێنایەکی ڕوندرو و وێنە ڕاستەقینەکەی بێت و دوای ئەوە تاکێکی بەرهەم هێنەریش بێت تاکێک بێت کە بە فعلی بەشداری هەبێ و وجودی هەبێ لە هەموو کایەکانە و فعلی لە کۆمەلگایە ئەمە ئەو ڕۆڵەیە یا ئەو ئەرکەیە کە ڕێکخراوی ئافرەتان یەکێتی ئافرەتانی کوردستان بۆ خۆی نووسیوەتەوانێ و لەسەر ئەو استراتیجانە و ئەو ئامانجانە کار دەکات. بەڵێ یادگەرخان بە درێژایی مێژووە میلەتی کورد چەندەها ڕوودا و کارەسات و کوشتاری بەسەردا هاتووە نمونەیەش لەوانە شەڕی داعش بوو کە ڕێژەیەکی زۆر لە شەهید خاکی کوردستان شەهیدیدا ئێوە وەکو ڕێکخراوی ئافرەتان چیتان کردووە بۆ هاوسەر و مناڵی ئەو شەهیدانە ئەوەی جۆری یارمەتیتان داون ئاسانکاریتان بۆ کردن ئاسانکاری ڕاستی ئێمە ڕێکخراوێکی یەک لە ڕووی مادیەوە ئێمە نەماتوانین و ناتوانین بۆ لەبەرەوەی کە ئێمە خۆمان ڕێکخراوێکین کە
میزانیەمانە نییە ئەتوانم بڵێم تەنها بۆ پارەی ئینتەرنێت لەگەڵ پارەی بەنگزینەکەیە ئەیش لە هینی سلێمانیا بڵێن ناو سنووری سلێمانیا و لە سنووری لقی چوارە ئێمە دەتوانین هین بکەین هەر بە پێی لەسەر بڕیار و یان دەرەنجامی کۆنگرەی هەشت ڕێکخراوەکانی ئەنجومەن بکرانە ئەنجومەن لە ئاستی ئەنجومەنە ڕێکخراو ڕێکخرایەوە سەر لە نوێ هەیکەلەکەی مانەوەیە کە سنووری دەسەڵاتی ئێمە تەنها سنووری لەقی چوارە بەڵام ئەوەی کە توانی بێت ئەوەی کە دەتوانێت ئێوە هەبێت وەکو ڕێکخراوێک وەکو ڕێکخراوێک ئەوەی کە لێرە بێت لە سلێمانیا بێ و لە سنووری چالاکی ئێمە بۆ بێ بەعام سەردانی ئەوەی توانی بێتمان سەردانی بنەماڵی شەهیدمان کردوتەوانێ دوای ئێوەش ئەگەر بۆ نمونە لە مەسلەی بەدەستهێنانی ئەو مافانەیە ئەو حەقانەی کە دانراون بۆ ئەو خێزانی شەهید بۆ بنەماڵە و کەسوکاری ئەو شەهیدانە ئەگەر لە شوێنێکی ئیداریە خەلەلێک هەبوو بێ یا دواکەوتنێک هەبوو بێ ئێمە بە هەموو توانایەکمان و بە دوادا چوومان بۆ کردووە بزانێکین ئەو دواکەوتنە یا ئەو بێوەڵامیە سەرچاوەکەی چییە هەوڵ تەقەلای خۆمانمان داوەکە تا چەند بۆ ئامانجە گەشتون ئەو هۆڵانی کە یاوتانە بۆ کەسوکاری شەهیدان ئەتوانم بەڵێم گەیشتوین بۆ هەر کامێک لەو وەزارەتانە کە تەلەفۆنمان کردبێ کە ئەم دۆسیەیە هەتا فڵان شوێن بۆ نمونە مەسەلەن گەیشتووە چێنێکی پێ ئەچێت وەڵام نییە پۆزیتیفانە بووە بە خۆشحاڵیەوە بەتاکید یادگار خان باسی تەوەرێکی تر بکەین کە بەشێکی دانەبڕاوی ژیانی ئافرەتانە بەداخەوە ئەویش توندوتیژیکردنە بەرامبەر بە ئافرەتان با بزانم توندوتیژیکردن بەرامبەر بە ئافرەتان تاوەکو ئێستا کەمی کردووە یاخود ساڵانە بەرەو زیاد بوون دەچێت ئێمە ئەگەر سەیری ئامارە فەرمیەکان بکەین بەڵام ئەگەر سەیری ئامارە فەرمیەکان بکەین بێگوان من هەمیشە ئاڵەمە بە هەموو کەسێک بڵێن ئەوە لە لای خۆی بزانێ زۆریش هەیە کە هین ناکرێت کە تۆمار ناکرێت لەبەر چەند هۆکارێک هۆکارەکان دەتوانم بڵێم زۆرن کێشەی کۆمەڵاتی بەڵێ بەڵێ لانێ لە ڕۆیان نێت ئافرەتە هەمیشە شانسی دوو هەموو سێ هەموو چوارەمیش دەداتەوانێ بە هاوسەرەکەی پێعیبە کە یەک بڵێ لێدراوم چونکەم لێدان لە کەسێکی کامەڵ نفسیەن تەسیرێتەکە و هەڵت دەوەشێنە ئەو شکێنێ دووش لە پێناوی ڕاگررتنی خێزانە جا بۆیە ینی ئەو ئامارانەی کە هەن ئاماری دقیق نییە توانم بڵێم بەس ئەوەیە کە تۆمار کراوە بەداخەوانێت بەڵام توان بڵێم بە ڕێژەی هەمان ئاماری فەرمی توندوتیژی هەیە بەس تۆمارە نەکراوە بڵێ یادگار خان کاتێکە ئافرەتێک توندوتیژی بەرامبەر دەکرێت لە ڕووی یاساییەوە بەرامبەر کردەری ئەو کارە لێ پیسچینەوە دەکرێت ئێوەکو ئافرەتێت تا چەند تێبینی و بۆچونتان هەیە لەسەر بواری یاسا بە شێوەیەکی باش توانێتی حەقی ئافرەتان بدات لە توندوتیژی کە بەرامبەریان دەکرێت لەلایەن پیاوانەوە یاخود لەلایەن هەر کەسێکی ترەوەکە دەکرێت بەرامبەریان یاسا ڕۆڵێکی باشی بینی و یاخود کەم تەرخەمە یاخود دەکرێت باشتر بکرێت بەتاکید ئەو یاسایە زۆر گرنگ و یاسای ساڵی 2005 یاسای ساڵی 2005 یاسای 2005 ئەمە زۆر گرنگە ینی ئەگەر ئەوە نبووایە دەتوانم بەڵێم ڕێژەی توندوتیژی داتا فەرمیەکە زۆر زیاتر ئەبوو دوای ئەوەش کاریگەری نەبوو لەسەر گۆڕانکاری لە چۆنێتی بیرکردنەوە لە توندوتیژی چونکە بەو یاسایە هات پێناسەی توندوتیژی کرد احتیمالێکی زۆر هەبوو هەرواشە ینی پێش ئەو یاسایە لەوانەیە پیاو نەکەر پیاو با بڵێن ڕەگەزی بەرامبەریش ئافرەت ئەسڵ یە کاتێکە لە مناڵەکەی دابێت یا دەستی کردی بێتەوە لە مێردەکەی هیچ کامێکیان نەیانزانی بێ ئەمەی کە ئەیکا ئەم کردەیە ئەمە کردەیەکی وحشی گەرانەیە ئەمە کردەیەکە پێی دەڵێن توندوتیژی بەرامبەر بە مرۆڤێک ئەمە وای کردو ئەگەر زۆرینەش ئەو دید و ئەو بۆچوونەی نەگۆڕابێ ئەتوانم بڵێم کاریگەریەکی زۆر گرنگی هەبووە لەسەر ئاستی بیرکردنەوەی تاک بەتاکی کۆمەلگا لەسەر توندوتیژی بەڵام هەرچی دێتە سەر چۆنەتی پیادەکردنی
دادگای تایبەت هەیە ئەمە شەر بۆ خۆی کارێکی زۆر زۆر گرنگە بەڵام ئایا مامەڵەی مرکزەکان کە توندوتیژی لەسەر لەوێ لێ تۆمار ئەکرێ ئێمە هەندێک جار ئەبیستینەوانێ کە بەداخەوانێ برایانی پۆلیسمان بە جۆرێکی تر مامەڵە لەگەڵ ئەو سکاڵایە ئەەکەن بەڵام ئەمە هەمووی نییە لە زۆرێک لە برایانی پۆلیسمان زۆر بە ئەمەک زۆر دڵسۆزانە هاوکارن لەو پرۆسەیە کاتێک کە سکاڵایەکی وە دێتە بەردەستیان لەوێشتا بۆشاییەک بڵین هەیە کە وەکو ڕێکخراوی ئافرەتان ئێمە دەبێت کاری لەسەر بکەین سیمیناری زیاتر بین بە برادرانی پۆلیسمان کە ئەمە داوایەکی یاساییە و لە دەرەوەی یاسانیە و پەرلەمان ئەم یاسایی هین کردووە حرمەتەن بۆ پەرلەمان و بۆ یاسا. یادگار خاونەی کە ئێوە ئاگادار بن ئەو ئافرەتانی کە توندوتیژیان بەرامبەر دەکرێت زیاتر ئەو ئافرەتانن کە لە کای کارکردنان و کار دەکەن لە دەرەوەی ماڵەکان یاخود ئەو ئافرەتانن کە لە سوچی ماڵەکاندا ماونەتەوە بە ژیانی ڕۆژانە سەرخاڵن. وەڵاهی بە پێی نەک بەستانە ئێرە بە نمونە وەربگرین بەڵکو ئەگەر سێری ئاماری توندوتیژی بکەین لە وڵاتە پێشکەوتوەکانە لەهێش توندوتیژی هەیە بەرامبەر بە ئافرەت وانایەکە توندوتیژی بەرامبەر بە ئافرەت نە سنوور ئەناسێت نە چین ئەناسێت چین لە ئاستی بڵێن داراییە و نا ئاستی ڕۆشنبیری و شاریش ئەناسیانەی دکتۆر هەیە لە ژنەکەی ئەیە بەڵام کەسێکیش هەیە کە خوێندەواری نییە یا زۆر زۆر کەمە بە هەمان شێوە لە ژنەکەی ئایا یان نەفسی چونەکەم توندوتیژی بەس مجەڕەت توندوتیژی بەرامبەر بە جەستە نییە بەڵکو چۆسانەوەی نەفسیشە بەڵام بیرمان نەچێ ئەو توندوتیژی کە لە ئەوروپا هەیە ئەتوانم بڵێم سەرچاوەکەەوە هۆکارەکەی شتێکی ترە بەڵام هەر توندوتیژیە بۆیە توندوتیژی ڕاستی ناتوانانی بڵێ ئەمە مختصە بە تایبەتمەندە بە چینێکی دیاریکرا لە کۆمەڵگایە بڵێ. زۆر سپاس یادگار خان ماندوومان کردی لە پرۆگرامی ئەمڕۆدا لامان ئامادە بیت دەستەکانە خۆش بێن. زۆر سپاس. زۆر سپاس بۆ تۆش. بۆ هیوایم هیچ کات ئافرەتان توندوتیژیان بەرامبەر نەکرێت دووبارە پیرۆزبایی لە یەکێتی ئافرەتانی کوردستان دەکەم بە بۆنەی 68مین ساڵیادی دامەزراندنی. ئەزیزان پرۆگرامی ئەمڕۆژمان پێشکەشکردن خۆتان لەگەڵ.